سپی پۆشبوونی شاخی گۆیژە و ئەزمەڕ سستانی سلێمانیش دەکاتە وەرزی گەشتیاری و نەک تەنها خەڵکی ناوشاری سلێمانی بگرە لە هەولێر و کەرکووک و شارەکانی دیکەشەوە دێن بۆ شەڕە تۆپەڵ و دروستکردنی شێرە بەفرینە و گرتنی وێنە یادگاری و پێشبڕکەی ئۆتۆمبیل. ئێمە لە هەولێرەوە هاتوین بۆ ئێرانە وڵا هەنێ ئیش و کارمان هەبوو هاتین بۆ جەوگۆڕنێ چۆن جێیەکی زۆر خۆشیە ئەم بەفرا بارینە تایبەتمەندیەکی خۆی هەیە کە خەڵک دڵخۆشە لە ناویە هەمە دەتوانێت جێ بگۆڕی لەگەڵ کەسوکارەکەی بێ سەیریە و دەشتە بکە ماشەڵا سپاسگوزاری خی گەورەی دەیە کە ئەم دەشتە بە شێوەیە سپی پۆش بۆ دەتوانین کە لە بەهار ڕەنگێکی ترە لە دستان ڕەنگێکی ترە ئەمە هەمووی معجزەی خی گەورەیە چۆن لە هەولێر بەعکمی ئەوەی کە ئێرە ناوچەی شاخاویە هەولێر دەتوانم بڵێم تۆزێ تەختاییە وەکو ئێرە بەفری زۆری لێ نایە ئەوێش کۆڕەکی هەیە شەقلاوی هەیە سەفینی هەیە بەڵام ئێرە بەفرێکی زۆری لێباریوە لەم کاتەدا بۆ ئێمە شاتین لێرە جێوێکی خۆش بەڕێ بکەین. لە کەرکووکەوە هاتووم بۆ ئەزمەر بۆ جەوێکی خۆش. بۆچی یان تایبەت لە کەرکووکەوە هاتووی لەبەر بەفرەکەی سلێمانی وێر هەروەلا هاتوینە بۆ ئەزمەر بۆ شەڕە بەفر و بۆ کەیف و خۆشی خۆیان تۆزە شەڕە بەفر بکەین لەگەڵ هاوڕێیان. بارینی ئەم جارەی بەفر لە سلێمانی لەم ساڵدا وێنەی نەبووە چونکە جگە لە بناری شاخی گۆیژە و ئەزمەر ناو شاریشی سپی پۆش کردبوو هەرچەندە شارەوانی ڕێگا سەرەکیەکانی پاک دەکردەوە بەڵام نزمبوونەوەی پلەکانی گەرما هاتوچۆی ئۆتۆمبیل و تەنانەت هاوڵاتیانیشی سەختتر دەکرد. پۆلیسی هاتوچۆش لە پێناو سەلامەتی هاوڵاتیان ڕێگا سەخت و مەترسیدارەکانی دەبەست. تەنزیمێکی تەواوەکەی نەو شوێنانی کە ڕێگاکان چۆن ڕێدا ئەخرێت ئەبەستێت ینی گرفتی هاتوچۆ دروست ئەبێت بۆ شۆفێران ئێمە تەنزیمی تەواوەکەین بەدی لە دۆزینەوە ڕێگای بەدیلمان نەبێت و برادرانی شارەوانی هەم هاوکارمانن بۆ ئەم کەش و هەوانی کە ئەوە ڕوو ئەدات بە تەواوەتی ئەوان لە کاتژمێر بگرە حوت پێش حوتی بەیانیەوە یەنە سەرخەت شەقامەکان ئاسایەکەنەوە مەکانی تایبەتیان هەیە بۆ جۆرە وەرزەیانی بۆ کە بەفرە بارێت ئێمەش هاوکاریان نەبین ئەوان کە ئاگادارمانەکەنەوە شوێنێک بە تەواوەتی پاکرایەوە و کێشەی تیانەما مەفرەزەکانی خۆمانی تیا بڵاوکەینەوە تەنزیمەکەن و ئۆتۆمبیل ئاحتیاطی هاتوچۆی پێاکە چەند حاڵەتێکی چۆنەڵێ ڕووداوی هاتوچۆ هەبووە لەم سنوورانەشە بە تایبەتی ئەم سنوورانە ئێمە خۆمان چەندەها جاردا ئاوا لە ڕاگەاندەکانەوە ئاگاداری خەڵکەکەینەوە چەند ئەتوانن کە زەرور نەبێت نەگەنە ئەم شوێنانە یانیش دیوا هەیە چۆنەڵی بۆ وێنەگرتنیەکە بۆ کەش و هەنیێبینەکە شۆواکە بەفرباریوە حەزەکات دەرکەوتنیە دەرکەوێ یا وێنە بگرێ یاریەک لەم بەفریا بکە بەس ئێمە وەکو داواکارین چەند جار داواکاریشمان کردووە ئەگەر بێت و زۆر زەرورنەوەی سەر نەکەونە ئەم شوێنانە ینی خۆدانە بینن شوێنەکان سەختە بگرە بە بۆنی ئەوەی کە سەختی ڕێگاکە و بەستنی شەقامەکان ڕووداوی هاتوچۆ دروستە بێ و جگە لە شوێنە شاخاویەکان نەبێت کەش و هەوای هەرێم بە گشتی لە وەرزی زستاندا هەرچەندە پلەکانی گەرما نزم و باراناویە بەڵام بارینی بەفری کەمە و ناوەندی شارەکان سپی پۆش ناکات هەر بۆیە لەگەڵ بارینی هەر بەفرێک سروشتی خودایی شاخی گۆیژە و ئەزمەر لە سلێمانی سەرنجی هەزاران هاوڵاتی بۆ خۆی ڕادەکێشێت و چێژ لە سروشت وەردەگرن و سەختیەکانی ژیان دەدەنە دەستی وێنەیەکی یادگاری لە سروشتێکی ساردا. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.